ئەمە دیمەنی فەرمانگە حکومی و بارەگا حیزبەکانی ناحیەی پیرەمەگرونە کە لە خۆپیشاندان و ناڕەزاییەکانی ڕۆژی هەژدەی کانونی یەکەمی ئەو ناوچەیە لەلایەن خۆپیشاندەرانەوە سووتێنرا. بەڕێوەبەری ئەو ناحەیە دەڵێت بۆی سووتانی فەرمانگە حکومیەکان چی بەڵگە و دیکۆمنتی ناوچەکە هەبوو سەرجەمیان لە ناوچوو زیانێکی زۆریش بەر ناوچەکە کەوت. ئەنجامی خۆپیشاندانەکانی هاوڵاتیان لە سنووری ناحیەی پیرەمەگرون 5 فەرمانگەمان زەرەر و زیانی بەرکەوت، 4یان بە تەواوی سووتان و فەرمانگەی نووسینگەی زانیاریشمان ئەویش زەرەر و زیانی بەرکەوت بەڵام نەسووتە و لەگەڵ بە 5 بارەگای حیزبە سەرەکیەکەی کە لە سنووری ناحیەی پیرەمەگروندا سەرجەمیان سووتان بە هەموو پێداویستی و کەلوپەلەکانی و ئەو هەموو بەڵگە نامە فەرمیانی کە لەناو فەرمانکانە هەبووە لەگەڵ سەرەتاکانی ئەو مامەڵانەی کە لەیرە هەبووە کە لە دروستبوونی ئەم ناحیەوە لە ساڵی 1970ەوە چی بەڵگە نامی فەرمی هەبوو لەم سنوورە هەمی بە سەرجەمی تیاچووە لە بەڕێز پارێزگار بۆی لیژنەیەک پێک بێنێ بۆ تەخمینکردنی زەرەر و زیانەکان هەرچەندە کەشفی بۆ کراوە هەموو پێداوی لای خۆمانەوە و لە ڕووی دادگایشەوە ڕێڕەوی یاسایی خۆی کردو وەکو لیژنەی ئەمنی لە ئامادەباشییان لەگەڵ فەرمانگە ئەمنیەکاندا ڕەوشی ناو شارۆچکە ئارامە و هیچ کێشە و گرفتێک نییە و ئیشەڵا وردەوە دەستەکەوینە بە کارەکانی ڕایکردنی کاری هاوڵاتیان و فەرمانبەران و کادرانی حیزبەکانی پیرەمەگرون نیگەران و دەڵێن کەسانێک لە ناو خۆپیشاندانەکاندا بەبێ هەستکردن بە بەرپرسیارەتی و پاراستنی ئاسایشی نەتەوەیی و ڕێزگرتن لە خوێنی شەیدان خۆپیشاندانەکەیان بەلاڕێدا برد و زیانێکی زۆریان بە مڵکی گشتی گەیاند. ئەوانەی کە خۆپیشاندەکانیان بە ئاقاریشی ترابر بە ئاقاری تند و تیشابردیان کارێکی خراپیانکی سەرەتا لە بارەگاکانەوە دەستیان پێکی بە هەر حاڵ بارەگا حیزبەکانیان کردە ئامانج ئێمەش بە دەرنەبووین لەو بارەگایانە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بارەگاکە ئێمەشیان سووتانەوە تا خۆتانی بینن زەرەر و زیانێکی زۆر بەر بارەکەمان کەوت. هەندێک خەڵکان هەست بەوە ناکەن کە ئەم پلانە گەورە لەسەر کوردستان هەیە و بنچینەیەکی تێکدانی کوردستان ئەویش بۆ ئەوەیە بۆ شکۆشکاندنی کوردستان و شەرەف و کەرامەتی کوردستان لەکەدار بکرێ. حکومەتیش دەبێت ئاو ڕێشی زیدی لە هاوڵاتیانی سنووری ناحیەی پیرەمەگرون بداتەوە بە جێبەجێکردنی داواکاری خۆپیشاندەران لە جێبەجێکردنی پرۆژەکان ئەو پرۆژانەی کە لە سنووری ناحیەی پیرەمەگرون تەواو نەکراون تا ئێستا. لە خۆپیشاندان و ناڕەزاییەکانی پیرەمەگرون هەریەک لە بەڕێوەبەرایەتی ناحیەکە و بنکەی پۆلیسی هاتوچۆ و ئاسایشی ناوچەکە و چەند فەرمانگەیەکی تر لەلایەن خۆپیشاندەرانەوە سووتێنرا و لەگەڵ بارەگای هەر 5 حیزبە سەرەکیەکەی کوردستان بەوتەی بەرپرسانی ناوچەکەش بەهۆی ئەو خۆپیشاندانەوە نزیکەی 3 ملیار دینار زیان بەر ناوچەکە کەوتووە. لە خۆپیشاندان و ناڕەزاییەکانی چەند ڕۆژی ڕابردووی ناحیەی پیرەمەگرون جگە لەوەی ژمارەیەک لە بارەگای حکومی و حیزبی سووتێنرا هاوکات بووە هۆی ئەوەی ژمارەیەک لە وڵاتیانی زەرمەند بن بۆی وەک بە پرسانی ئەم ناحیە داوایان کرد پێویستە لە کاتی خۆپیشاندان و ناڕەزاییەکان هاوڵاتیان هاوکاریان بن و پێکەوە دەست لە ناودەست کار بکەن بۆ گەیاندنی پەیامەکانیان بە شێوازی ئاشتیانە. هێمن کەمال، کورتسات نیۆز، ناحیەی پیرەمەگرون.